چیرۆکی ڕاوچی و دێوەکە. ئەجێڕنەوە پیرێکی ماسیگر 3 مناڵی هەبوو، بەڵام هەژار بوو. ڕۆژی 4 جار تۆڕی فرێدایە دەریا، ماسی زۆر کەم بۆ گیرا. ڕۆژێکانی وەڕۆ چوە سەر دەریا و تۆڕ و پێداویستیەکانی لە کەنار دەریادانا و کراسی لەبەر خۆداکەن. تۆڕەی بردەنێ و دەریا و نایەوە کە جێی خۆی گرت. ئەمجا تۆڕەی دەهێنا تا بیپێچێتەوە و ماسیەکان بگرێت کە تێیدایە، بەڵام سەرنجیدا تۆڕەکەی زۆر قورسە، بۆیە سوچێکی تۆڕەی ڕاکێشایە قەراق ئاو و سنگێکی درێژی داکوتا و تۆڕەی پێوە بەست. ئەمجا زیاتر خۆی ڕوت کردەوە و خۆی نقمی ئاوەکە کرد. بەدڵێکی خۆش هاتە دەرەوە، چونکە وای زانی هەمووی ماسیە. دوای ڕاکێشان تۆڕە دراو، کەلاکی کەرێکی تۆپی و کەوتۆتە بنی ئاوەکە. پیرەمێرد خەمێکی زۆری خوارد، دواتر وتی لا حول ولا قوة إلا بالله علي العظيم. ئەمە ڕۆژێکی سەرسوڕهێنەرە. ئەم هۆنراوی بە گۆرانیە وتی ئەی بە هەڵپەکەی بۆ ڕۆزی ماندوو، کوا ڕۆزی خوا بە تەقەلا بوو. ماسیگر هەیە ئەیگرێەوەی خوا، هەیشە بۆ نەهەنگ ئەبێتە پاروو. هەندێک تێرەکا و کەچی هەندێکیش بەسکێ تێرە و بەسە دژمردوو. ئەمجا تۆڕەکەی کۆ کردەوە بردێ قەراق ئاو و وشی و هەڵی خست. دیسان تۆڕەی بردەوە ناو ئاوەکە و بڵاوی کردەوە ئارامی گرت، تاکو تۆڕە جێخۆی گرت. ئەمجا ڕای کێشا تاکو کۆی بکاتەوە. سەرنجیدا لە جاری پێشوە قرستر بووە، بۆیە بە هەمان شێوەی پێشووی کرد. بینی ئەم جارە گۆزەیەکی گەورەی تێدایە. پیرەی بە ساڵاچوو بە نەقەنەق هەڵگرت، لە خۆشیاندا جێی بەخۆی ناگرت، چونکە پێی وابوو پڕە لە زێڕ و زیو. بەڵام کە سەری هەڵپچڕی پڕبوو لە قوڕولم، کە ئەمەی بینی زۆر بۆ خۆی گریا. ئەمەی وت فەلەک بەسە، بەس تۆ مەمسووتێنە، کۆڵم لێ بدە و وازم لێ بێنە. بۆ ڕۆزی تۆڕم لە ئاوا کەچی یا لاکیکەرە یاخود مەسینە. گێل و کاڵفامان نقمی سامانن، زانای ژیانی ژانە و غەمگینە. گۆزەی فرێدا و تۆڕەکەی هەڵخست بۆ وشکبوونەوە، لەبەر خۆی ئەیوت ئەستەغفیر الله. دواتر بۆ جاری سێم تۆڕەکەی خستەوە نێو ئاوەکە و بڵاوی کردەوە. ئارامی گرت، تاکو تۆڕەکە جێخۆی گرت. ڕای کێشایە و شتەکانی ناوی دەرهێنا، کە سەرنجیدا هەندێ سواڵەتە و پولەک و ئێسکە. زۆر تووڕە بوو، دەستی کردە گریان و خۆلاوانەوە بەم شێوەیە. ڕۆزی پەیوەندی بە تۆ نییە، بەڕەوتی ڕاستی و درۆ نییە. شەقی زەمانە پیاو چاکیش ئەیخوا، نان پێشەنگە گەورە و پێشەوە. ڕۆزی دابینە هەتاکو ئەمری، چۆن بوو ڕازی بە نەکوو بۆی بگری. باز لە نیشێوە و بەرزەمراوی هاجانم ئەی بەرگ تۆ وەرە ڕاوی. ئەمجا ڕووی کردە ئاسمان وتی خوایە، بۆ خۆ دەزانی کە من ڕۆژی 4 جاران تۆڕ فرێدەمە دەریاوە، 3 جاران تۆڕم فرێدا، ڕۆزی منی تێدا نەبوو. خوایە ئەوە 4م جار تۆڕ فرێدەم، ڕۆزیم بدا. ئەمجا وتی بسم الله الرحمن الرحیم. تۆڕی فرێدایە نێو دەریا، ئارامی گرت تا تۆڕە جێخۆی گرت. ئەمجا ڕای کێشایەوە، هەرچەندی کرد لە زەوی نەبووە، بۆیە لەبەر خۆی وتی لا حول ولا قوة إلا بالله. ئەمجا ئەوەی وت ئاخ لەو دنیای بێزار مەکە، تووشی پەژارە و ئازارم ئەکە. بەیانی مەی شادیم ئەداتێ، دواتر لە گۆڕی شێدارم ئەکە. ئەمجا دیسان خۆی ڕوت کردەوە کەوتە ڕاکێشانی تا هێنایە کەناری ئاو. تۆڕەی کردەوە، گۆزەیەکی بچووکی بینی کە سەری بە قوڕقوشم نرابوو و مۆری حەزرەتی سولەیمانی پێ بوو. کە پیرەمێردی ڕاوچی ئەوەی بینی دڵی زۆر پێخۆش بووتی لە گوزەری مزگەرەکان ئەم گۆزە مسینافرۆشم 10 دینارەکە. ئەمجا گۆزەکەی جوڵان هەستی کرد زۆر قورسان، سەریشی نراوەتەوە، لە دڵی خۆی داوتی ئاخۆ ئەم گۆزە مسینە چی تێدایە؟ ئەیکەم و سەیری ناوەکە یەکەم، دواترێ فرۆشم. ئەمجا بە چەقۆکەی سەری گۆزەی هەڵبسڕی، سەر و خواری کردە و ڕایوەشان تاکو هەرچێکی تێدا دابکەوێت، کەچی هیچی تیا نەبوو.
هەر زۆر سەری سوڕما. ئەمجا لە بەردەمی خۆیدا داینا سەیری کرد، دووکەڵێکی لێبەرز بووە، درێژ بۆ تاکو و خۆی لە هەورتون کرد. کە دووکەڵ کۆتایی هات، ناڵی کرد و بوو بە دێوێکی هێندە درێژ، سەری لە ئاسمان تون کرده بوو، پێکانشی لە زەویدا بوون. سەری وەکو گومەز بوو، لاقەکانی وەکو کۆڵەکەی پاپۆر بوو، دەمیشی وەکو مەسینە، چاوانی وێنەی چرا بوون، ڕووتاڵ و نەکبەت. کە پیرەمێردی ماسیگر ئەمەی بینی کەوتە لەرزین، چۆقەی دانی ئەهات، بەرپێی خۆی نەئەبینی. تفی قورگا و شکبۆکەی خۆی قوتدایەوە و دێوەکە هاواری کرد: لا إله إلا الله سلێمان نەبی الله. ئەم جارە دێوەوتی: ئەی پێغەمبەری خوا من کوژە، گوێڕاڵە دەبم، لێت هەڵ ناگەڕێمەوە. پیرەمێردی ماسیگەروتی: ئەی دێو، تۆ ئەڵێیت سولەیمان؟ ئاخر سولەیمان 1800 ساڵ بەر لە ئێستا مردووە، ئێستا ئێمە لە کۆتایی دنیاوە نزیک بوونەتەوە. چیرۆکی تۆ چییە؟ چۆن چوویتە ناو ئەم گۆزە مسینەوە؟ کە دێوەکە قسەکانی ڕاوچی بیزوتی: لا إله إلا الله مژدە بێت ئەی ڕاوچی. ڕاوچی وتی: مژدەی چیم ئەدەیتێ؟ دێوەکە وتی: بە کوشتنت. ڕاوچی وتی: خوا لە ناوت بەرێ، بۆ ئەم مژدەیە، بۆ چیم کوژی؟ آخر لەبەر چی؟ خۆ من لەو گۆزەیە ڕزگارم کردیت و لە بنی دەریا تۆم هێنایە دەرەوە. دێوەکە وتی: بۆت هەیە، شێوەی کوشتنەکەت هەڵبژێری. ڕاوچی وتی: گوناهم چییە ئاوا سزامە دەی؟ دێوەکە وتی: ڕاوچی جۆ بگرە لە بەسەر هاتەکەم. ڕاوچی وتی: فەرمە، بەڵام بە کورتی، چونکە ڕۆحم لەسەر کونەلوتمە. وتی: ئەی ماسیگر، بزانە کە من یەکێکم لە دێوە هەڵاتۆکان لە حەزرەتی سولەیمان سڵاوی خوای لێبێ. بۆیە حەزرەتی سولەیمان ئاسەفی کوڕی بەرخیای وەزیری بۆ ناردم و بە بەنکراوی منیان هێنایە بەردەست حەزرەتی سولەیمان. کە منی بینی داوای لێکردم کە موسڵمان ببم، من پەسەندم نەکرد، بۆیە خستمیە ئەو گۆزەیە و بە قوڕقوشم سەری نامەوە و مۆری خۆی لێدا. ئەم جا فەرمانی بە جنۆکەکاندا منیان هێنایە ئێرە و فڕیان دامە دەریاوە. منیش لە دڵی خۆمدا بڕیارمدا بوو لە 100 ساڵ یەکەمدا هەر کەسێ دەرم بێنێ و ڕزگارم کە هێندەی دەوڵەمەند بکەم کە هەرگیز هەژار نەبێت. کەس ڕزگاری نەکردم. بۆ 100 ساڵی دووهەم بڕیارمدا هەر کەسێ ڕزگارم کە هەرچی گەنجینەکانی ژێر زەوی هەوێ ئەی خەمە بەردەستی. کەس ڕزگاری نەکردم. 100 ساڵی دواتر بڕیارمدا هەر کەسێک ڕزگارم کە 3 داخوازی بۆ جێبەجێکەم. هەر کەس نەبوو. ئیدی تووڕە بووم. بڕیارمدا هەر ئێستا تۆ هاتیت و ڕزگارت کردم. منیش لەسەر پەیمانەکەی خۆمم. چۆن پێت خۆشە بەو شێوەیەت کوژم. کە ماسیگر گوێی لە دێوەکە بووتی: چەند سەیرە، کات نەما بوو منیش بێم بۆ ئێرە ئەمڕۆ نەبێ. ماسیگرە پیرەکە بە دێوەی وت: ئەم کوژە باخوا نەتکوژێتەوە، ماندوم مەکە باخوا ماندوود نەکە. دێوەکە وتی: پێویستە بتکوژم. جا چۆنت پێ باشە با بەو شێوە بتکوژم؟ ماسیگر ڕامە. ئەمجاوتی: بۆ خاتری ئەوەی ئازادم کردیت مەم کوژە. دێوەکە وتی: ئەگەر ڕزگارت نەکردمایە نەمە کوشتیت. ماسیگر پرسی: پیرە دێو، من چاکەم لەگەڵ کردی، کەچی بەخراپ پاداشتم ئەدەیتەوە؟ پێشینان درویان نەکردەوە تویانە چاکەمان کرد و خراپ شکاوە کە ئەمە کاری پیاوی بەدناوە. چاکەت بۆ کەسێ کە پێ بزانێ، نەک بۆ سپڵێک خوێڕیم نەزانێ. کە دێوە ئەمەی بیزوتی: درێژەی مەدەرێ، ئەبێت هەر بتکوشم. ماسیگرە بەخۆی وت: ئەمە لە جنۆکەکانە، منێژ مرۆڤم، خوا ژیری بە من داوە، ئێستا پیلانێک دانیم کە بە فێڵێک لە ناوی بەرم، ئەویش بە پیسی خۆیەگا. ئەمجا بە دێوەی وت: هەر سووریت لەسەر کوشتنم؟ دێوتی: بەڵێ. ئەمجاوتی بە ناوی عەزەم کە لە سەرمۆری حەزرەتی سولەیمان سڵای خوای لێبێ پرسیارێکت لێکم، بەڵام بەڕاستی وەڵام بدەرەوە. هەرکە گوێ لە ناوی حەزرەتی سولەیمان بوو لە تەساجیانی هاتە لە زیێنوتی: پرسیار بکە و بە کورتی. ماسیگرە پرسی: تۆ لەم گۆزە بچووکەدا بوویت، بەڵام ئێستا جێگەی دەستێکی تۆی تیا نابێتەوە، باشە چۆن جێگات لەم گۆزێدا بووتەوە؟ دێوە پرسیاڵەی بڕوا ناکەیت؟ ماسیگرەوتی: تاکو لە ناو گۆزەکەدا نەتبێنم بڕوا ناکەم.
ئەمجا دێوەکە خۆی ڕاوەشاند و بوو بە دووکەڵی سپی وردە وردە چڕ بووە و چووە ناو گۆزەکە دووکەڵەکەتەوە بوو. خێرا ماسیگرە سرە گۆزە مۆرکراوەکە بە مۆری حەزرەتی سلەیمانی هێنا و سەری نایەوە. ئەمجا ڕووی کردە گۆزەوتی ئێستا تۆ خۆزگەی جۆری مردنت بخوازە. فرێت بدەمەوە بنی دەریا و ژوورێک لێرە دروست بکەم بۆ خۆم و لێرە بم تاکو و هەر ماسیگرێک بۆ ڕاوهاتێرە دووری بخەمە بڵێ مێرە دێوی لێیە گەر ڕزگاریشی بکەیت لێ دەپرسێ چۆن بتکوژم. کە دێوەکە خۆی لە گۆزەکەدا بینیەوە ویستی بێتە دەرەوە و مۆری حەزرەتی سولەیمان نەیهێشت. بۆی دەرکەوت ماسیگر فێڵی لێ کردووە وتی سوحبەتم لەگەڵ کردی. ماسیگر وتی درۆم لەگەڵەکەی ئەی قێزەوەنترین دێو بۆ گەن. ماسیگر گۆزەی هێنایە کەناری دەریاکە. دێوەکەوتی نانا نەکەی. ماسیگر وتی بابا. دێوەکە کەوتە پاڕانەوە وتی ڕاوچی ئەوە چیم لێکەی؟ ئەویژوتی فرە دەدەمەوە دەریاکە. ئەگەر جاری پێشوو 1800 ساڵ بە بنی دەریادا مایتەوە ئەم جارە تاکو و ڕۆژی دوایی هەر ئەمێنیتەوە. ئەی هاوارم لێ نەکردیت بمهێڵەوە خوا ئەتێڵێتەوە مەم کوژە باخوانت کوژێ بە قسەد نەکردمەوە ویستت لە ناومبەری. ئەمجا خوا تۆی خستە بەردەستی من و منیش غەدر لێکەم. دێوەکە وتی دەرم بهێنەوە با پاداشتت بدەمەوە. ماسیگر وتی درۆکەی مەلعون گەر تۆ منت نەکوشتایە و کۆڵت لێ بدامایە ئێستا منیش تۆم وا بە ناکرد لەو گۆزێدا نەم ئەخستیتەوە بنی دەریا. ئەمجا دێوە هاواری کرد وتی بۆ خاتری خوا ماسیگر بم پارێزە و بە هەڵەی خۆمم لەگەڵ مەکە. ئەگەر من خراپبووم تۆ باش ببە. پێشینان و توانە ئەی پیاوچاکان لەگەڵ کەسانی خراپدا پیان بڵێن خراپە نەکەن ئەوە مەکەن کە ئومامە لەگەڵ عاتیکەی کرد. ماسیگرەکەوتی ئومامە چی لەگەڵ عاتیکە کردووە؟ دێوەکەوتی جا ئێستا کە من بەندی ئەم گۆزێم کواجێ قسەکردنا بەرەڵام کە بابۆت بجێڕمەوە. ماسیگرەکەوتی ئەوە قسە نییە هەر ئێستات خەمە و بنی دەریاکە بڕواناکەم جارێکی دی ڕزگارت ببێت و کەسێک بکو من بەزەی پێتدا بێتەوە دەرت بێنێت و دوایش وەکو من پاداشتی بدەیتەوە. من تۆم ڕزگار کرد کەچی تۆ ئەدویست پێمەوە بدەیت و بمکوژی کە من خراپم لەگەڵ نەکردبووی ئەوسا بۆم دەرکەوت ناکەس بچەی. با من فرێت بدەمە بنی دەریا دوای من هەر کەسێک ڕزگاری کردیت ئەم بەسەرهاتەی منی بۆ بجێڕەرەوە بسانە ئەم جارە ڕزگاربوونت نابێ تاکو ڕۆژی دوایی. دێوەوتی ئازادم بکە کاتی پیاوەتیە پەیمانت ئەدەمێ هەرگیز خراپەت بەرامبەر ناکەم سوودیشت هەر پێگێن. ئیدی ماسیگر بەزەی پێداهاتەوە سوێندیدا پەیمانی لێوەرگرت. ئەمجا سەری مۆرکراوی گۆزەکەی هەڵسڕی دووکەڵێک هاتە دەرەوە لەولاوە بووە بەدێو. ماسیگریش شەقێکی لە گۆزەکە هەڵدا و خستیەوە ناو دەریا. چیرۆکی ماسیە ڕەنگینەکانی گۆمێک. شەهرەزاد وتی ئەجێرنەوە ئەی پاشای بەختیار خاوەنی بڕیار. کە ماسیگرە بینی گۆزەکەی فرێدایە دەریاوە لێی ڕوون بووە توش بووە بەخۆی وت ئەو کارەی دێوە خێری پێوە نییە. ورەی بەخۆیدا بەخۆی وت ئەی دێو خوا فەرموویەتی پەیمان بەجێبێنن چونکە لێی بەرپرسن تۆش پەیمانتدا خراپەم لەگەڵ نەکەی تاخوا سزای خراپەت نەداتەوە. منیش هەر ئەوەم پێوتی کە دووبانی پزیشک بە شایۆنانی وت بمهێڵە باخوا بتێڵێ. دێوەکە پێکەنی و پێشی کەوت و وتی ماسیگر شوێنم بکەوە. ماسیگر شوێنی کەوت بڕوای بەخۆشی نەبوو ڕزگاری بووە بە شاخێکدا هەڵگەڕان شۆڕ بوونەوە دەشتایی بوو تا گەشت لە گۆمێک چووە ناو ڕاستی گۆمەکە و بە ماسیگرەی وت شوێنم بکەوە. ئەمجا دێوەکە بە ماسیگری وت تۆڕەکەت بخەرە ئاو ڕاو بکە. ماسیگر کە تۆڕەکەی لە ئاو دەرهێنا سەری سوڕما لەو ماسیە سپی و سوور و شین و زەردانە
کە تۆڕەکەی دەرهێنا 4 ماسی پێوە ببوو، هەر ماسیەک لە ڕەنگێک. کە ماسیگرە ئەمەی بینی زۆر دڵخۆش بوو. دێوەکە ئامۆژگاری کرد کە هەر 4 ماسیەکە بباتە خزمەتی شا، ئەویش پارێکی زۆری ئەداتێ. ئەم جاوتی ببوورە، من 1800 ساڵە لە بنی ئەم ئاوەدام، کەچی ڕێگا نازانم چونکە دەرەوەم نەبینیوە، ئێستا نەبێ. ئامۆژگاری دەکەم ڕۆژ یەک جار تۆڕ فرێ بدە ئەم گۆماوە. ئەمجا خواحافیزی لێ کرد. ئەمجا پێیەکی بە زەوی دادا، زەوی دەرزی برد و دێوەکە خۆی پێدا کرد. ماسیگرە 4 ماسی ڕەنگا و ڕەنگەکەی خستە تشتێک ئاو بە زیندوی گەیاندیە کۆشک و بردێ بەردەستی شا. پاشایش ئەمەی پێسیر بوو، چونکە لە ژیانیدا ماسی لەو جۆرەی نەبینی بوو. ئەمجا فەرمانیدا بیدەنە دەست ئەو چێژ لێنەرەی کە 3 ڕۆژ لەمە و پێش پاشای ڕۆم بە دیاری بۆی ناردبوو، هێشتا چێشتی دەستیان نەخواردبوو. وەزیر فەرمانیدا کە بیان برژێنێت. وتی پاشاڵێ چۆن فرمێسکم بۆ تنگانە هەڵگرتووە، ئاواش چێژ لێنەرم بۆ ئەمڕۆ هەڵگرتووە، دەزڕەنگینی خۆی دەبخە. چونکە ئەمە دیاریە. کە گەڕایەوە پاشا فەرمانیدا 400 دینار بدەن بە ماسیگر. ماسیگرەش پارەکەی خستە باخەڵی و بەپەلە بەرەو ماڵ بووەوە. لە خۆشیدا هەر ئەکەوت و هەڵەسایەوە، پێی وا بوو خەوە بینێ. هەرچی پێداویستی ژن و مناڵەکانی هەبوو هەمووی کڕی و گەڕایەوە ماڵێ. ماسیگرە بەو بەختیاریەوە جێ ئەهێڵین و ئەچینە سەر و کاری کەنیزە چێژ لێنەرەکە. ڕۆن و تاوەی ئامادە کرد و دەستی کردە پاکردنی 4 ماسیەکە. ماسیەکانی خستە تاوەوە، هەر هێندە هەڵی جێڕانەوە دیوەکەی تر. کاتێکی زانی دیواری چێشخانە درزی برد و یەکی ژۆڵی جوان و ناسکی لێ هاتە دەر. کڵاو زەڕێکی لە سەردا بوو، ڕێشووی بەسەر ڕوومەتەکانیدا شۆڕ بووە. کڵاو ئاوریشمی سپی و ڕیشوەکانشین لە گوێەکانیدا گوارە و دوو تاکبازن لە مەچەکیدا، لە پەنجەکانیدا موستیلەی نەقێمدار هەبوو. دار حەیزەرانێکی بەدەستەوە بوو. دارەکەی کرد بە تاوەکەدا وتی: ئەی ماسیان، لەسەر پەیمانەکانتان ماون؟ کەنیزەی چێژ لێنەر لە ترسا بورایەوە. کیژۆڵەکەیش پرسیارەکەی دووبارە و سێبارە کردەوە. ماسیەکان سەریان لە تاوەکەدا بڵند کردە وتیان: بەڵێ بەڵێ. ئەم گۆرانیان وت: هاتی دێن و وەک تۆ بە پیشەین، خۆگەر نەهاتیت ئەو ساهاو کێشەین. ئەمجا کیژۆڵەکە تاوەکەی هەڵگێڕایەوە، چۆ ئەو دەرزی دیوارەی لێ هات بۆ دەرەوە. کە کەنیزە چێژ لێنەرەکە بە ئاگا هاتەوە، سەیری تاوەی سەر ئاگرەکەی کرد. 4 ماسیەکە هێندە سوتابوون ببوونە خەڵوزی ڕەش. بەخۆی وت: لە یەکەم هەڵمەتیدا دارەکەی دەستی شکا. جارێکی دی لە ترسا نابورایەوە. لەم کاتەدا وەزیر خۆی کرد بە چێشخانەکەدا، کە ئەوەی بینی زەینی بوو بە زەینی سوڕسوڕ، بە قاچی لەشی کەنیزەکەی پاڵنا. کە بە ئاگا هاتەوە دەستی کردە گریان و بە هەنسکە بڕکێت چی دیبوو بۆ وەزیری گێڕایەوە. ئەویش سەری سوورما، وتی ئەمە شتێکی عەجایبە. بۆیە ناردی بە شوێن ماسیگرەدا. فەرمانی دایە 4 ماسیدی لەو ماسیانەی هێنابوت بهێنەوە بوومان. ماسیگرە چوە سەر گۆمەکە و تۆڕی تێدا بڵاو کردەوە. ئەمجا ڕای کێشایەوە، بینی 4 ماسیدی تێدایە. بەپەلە گەیاندیە وەزیر. وەزیریش بردیەوە چێشخانە و فەرمانی بە هەمان کەنیزەکدا کە بە هەمان شێوە بە بەرچاویەوە سووری بکاتەوە. کەنیزەکە دەستی کرد بە چاکردنی 4 ماسیەکە و تاوەڕۆنی خستە سەر ئاگر و ماسیەکانی لە ڕۆنەکەدا ڕاخست. کاتێکیان زانی دیسان دیواری چێشخانەکە قڵیشایەوە و کیژۆڵە بە هەمان شێوە و ڕوخساری جاری پێشوو پەیدا بووە. دارەکەی دەستی چەقاندەوە بە تاوەکەدا وتی: ئەی ماسی لەسەر پەیمانی کۆن ماویت؟ ماسیەکان سەریان بڵند کردەوە و ئەم شێعریان وتەوە: هاتی دێن و وەک تۆ بە پیشەین، خۆگەر نەهاتیت ئەو ساهاو کێشەین. کە ماسیەکان لە قسەبوونەوە کیژۆڵە دار بەدەستەکە بە دارەکەی تاوەکەی قەڵب کردەوە و چۆ دەرزی دیواری چێشخانەکە و درزەکان هاتنەوە یەک. وەزیر سەری سوورماوتی: ئەمە عاجباتیە و پێویستە پاشامان بیزانێ. ئەمجا چووە بەردەم پاشا و چی دیبوو جێڕایەوە. پاشای ژووتی: ئەبێت منیش بە چای خۆم ببینم.
ئەمجا ناردیە دووی ماسیگرە و فەرمانی پێدا لە ماوەی 3 ڕۆژدا 4 ماسی تریان لە هەمان ماسیەکانی زوو ببێنێ. دواتر ماسیگرە 4 ماسیەکەی بۆ هێنان و پاشاش فەرمانیدا 400 دیناریاندایە. ئەمجا پاشا فەرمانیدا کە وەزیر خۆی ماسیەکان چاک بکات و سووریان کاتەوە. وەزیری ژووتی بەسەر چاوان. وەزیر ماسیەکانی چاکرد و تاوە ڕۆنی هێنا و خستێ سەر ئاگر. ئەمجا ماسیەکانی تێدا درێژ کرد. هێندەیان زانی دیوارەکان درزی برد و بەندەیەکی ڕەشی لێ هاتە دەرەوە. هەر ئەدود منارەیە و لە پاژماوەکانی نەتەوەی عادە لقە درەختێک بەدەستیەوە بوو. چووە سەر تاوەوتی ئەی ماسیان، ماسیەکان، ئاخۆ لە سەر پەیمانی کۆنماون؟ ماسیەکان سەریان بڵند کردەوتیان بەڵێ ئێمە لەسەر پەیمانی خۆمانین. هاتی دێن و وەک تۆ بە پیشەین، خۆگەر نەهاتیت ئەو ساهاو کێشەین. بەندە ڕەشەکە لە تاوەکە نزیک بۆ و دارەکەی دەستی لێدا و قڵپی کردەوە. ئەمجا چۆ درزی دیوارەکە و درزەکان هاتنە بەیەک. پاشا وەزیر چوونە سەر تاوەکە، بینیان ماسیەکان بوونەتە خەڵوس. ئەمجا پاشا سەری لەم کارە سوورماوتی ئەمە کارێکە کە نابێت لێی بێدەنگ بین، ئەم ماسیانە شتێکیان هەیە. پاشا فەرمانی دا ماسیگرەکەی بۆ بێنن کە هێنایان. پاشا لێی پرسی ئەم ماسیانت لەکوێ هێناوە؟ ماسیگرە لە وەڵام داوتی لە گۆمێک کە لە نێوان 4 کێودایە و لە دامێنی چیایەکی شارەکەتدایە. پاشا پرسیەوە چەند ڕۆژ ڕێگایە؟ ماسیگەوتی پاشام 9 سەعات ڕێگایە. پاشا سەری سوورما فەرمانی دا بە دەست و پەیوەندەکانی ئامادە بن. ماسیگرەشیان هەر جنەی بە دێوەکەدا دایە پێش. بە شاخەکەدا سەرکەوتن و چوونە پێ دەشتێک کە لە ژیانیاندا نەهێن بینی بوو. لە نێو 4 شاخدا گۆمێک بوو. ماسیەکانی نێوی 4 ڕەنگ بوون، سوور و سپی، زەردوشین. پاشا سوپا و دەست و پەیوەندانی بە لێواری گۆمەکەدا کۆ کردە و لێی پرسین چێ لە ئێوە پێشووتر ئەم گۆمە بینیوە؟ ئەوانی ژووتیان نەخێر، پاشا بە درێژی تەمەنمان ئەم گۆمەمان لەم شوێنەدا نەدیوە. ئەمجا پاشا سوێندی خوارد بەو خۆیە لێرە نابزیۆم و ناچمەوە سەر تەختی پاشاتی تاکو هەواڵی ئەم گۆم و ماسیانە نەزانم. ئەمجا فەرمانی دا کە بەو ناوەدا بڵاو ببنەوە. وەزیرەکەشی بان کردە لای خۆی کە پیاوێکی دانابوو بە کێشەکانی ژیان. کە ئامادە بوو پێیوت ئەمویست ئەم شەو تاک ببمەوە و بچمە خەڵوەتەوە بۆ ئەوەی هەربیر لەم گۆمە بکەمەوە. تۆش لە دەوروبەری ڕەشماڵەکەم ببە. گەرەفسەران و پیاوانی دەوڵەت یان هەر کەسێک ویستی بمبینێ بڵێ پاشا نەخۆشە، فەرمانی پێم داوە کە ڕێگەی کەس نەدەم بچێتە ڕەشماڵەکەوە. ئەمجا پاشا بەرگی جەنگی لەبەر کرد و شمشێرەکەی لە خۆی دا و بە تاریکی شەو لە ڕەشماڵ هاتە دەر و بە چیادا هەڵگەڕا تاکو ڕۆژی لێ هەڵهات. ئەمجا بە درێژای ئەو ڕۆژە بەڕێوە بوو. شەوی دواتر هەر بەڕێوە بوو. ماندوو بوون و گەرما زۆریان بۆ هێنا. تارماییەکی لە دوورەوە بینی زۆر دڵی خۆش بوو. لەبەر خۆیەوە وتی ڕەنگە نهێنی ئەم گۆم و ماسیانم پێ بڵێ. کە نزیکتر بۆ کۆشکێکی بینی کە بە خڕەبەر دروست کرابوو. بانەکەشی تەخت و بە ئاسن کرابوو. دەروازەیەکی دووتاکی بوو، تاکێکی کرابەوە. پاشا دڵشاد بوو بەوە و بە ئارامی لە دەرگایدا. وەڵامێکی نەبیست. جاری دووەم لە دەرگایدایەوە نەخێر جاری سێم لە دەرگایدایەوە وەڵام نەبوو. ئەم جارە زۆر بەتوندی لە دەروازەکەیدا هەر کەس وەڵامی نەدایەوە. ئەمجا لەبەر خۆیەوتی دیارە چۆڵم. گوڕی بە خۆی دا و چووە ژوور. کە چووە داڵان هاواری کرد ئەی خاوەن ماڵ، من ڕێبوارێکی برسی و نامم بۆ ئێرە، هیچتان هەیە بیخۆم؟ ئەم قسانەی دووبارە و سێبارە کردەوە، هەر وەڵام نەبوو. ئەمجا هانی خۆی دا و چووە ناوەڕاستی کۆشکەکە. کەسی نەدی، بەڵام ژوورەکان بە فەرش و نوێن پڕ، پەنجەرەکان بە پەردەی ئاوریشم پۆشتەیە. لە نێو ئەم کۆشکەدا سەکۆیەکی پان و پۆڕ و 4 بەرهەیوان هەبوو. ڕاخەرێ ڕاخرا بوو. حەوزێک 4 شێری لە زێڕی سوور دروستکراوی بە لێوارەوە بوو کە ئاو لە دەمیانەوە ئاهاتە ناو حەوزەکە. بە چواردەوری کۆشکەکەشدا باڵندە هەبوون. تۆڕێکی ئاڵت و نیش درابوو بەسەر کۆشکەکەدا. ڕێگری پیا هەڵفرانی ئاژەڵ و مرۆڤ بوو. پاشا کەسی لە نێو کۆشکدا نەبینی و زۆر سەری سوورما.
کە تاکو ئێستا کەسی ئەم شاخ و پێدەشت و گۆم و ئاو ئەم کۆشکەی نەدیوە. بۆیە لە دەم دەرگای ژوورێکدا پاڵی دایە و کەوتە بیرکردنەوە. گوێی لە نەرکە و ناڵەیەکی پڕپەژارە بوو کە ئەم هۆنراوەی ئەوتەوە. چیت پێکرد بووم هەموم شاردەوە، لە چاوان خەوت وا ڕەواندەوە، لە شنەی شەماڵ من تۆمە پاراست، قەدەر هات دەستی خۆی وەشاندەوە، لە بەردڵانی هۆز و خزم بووە، هەژاری سنگی دامەزاندەوە. کە سوڵتان گوێی لەم ناڵە و فیغانە بوو هەستا بەرەو دەنگەکە چوو. پەردەیەکی دادراوەی بینی هەڵیدایەوە، گەنجێکی بینی جوان و تەواو، شیرین زمان و پارا و ئاڵ، لێوانی تەڕ، ڕوو بە ورشە وەکو مەڕمەڕ. ئەدوت ئەمەی پێ هەڵدراوە، جوانەکە خاوەند و لێوی تەڕە، ڕووی بە ورشەیە وەکو مەڕمەڕە، لەسەر ڕووی سپی ئەو مۆڕەشە ئەڵەی یاقوت و زێڕ و گەوهرە. پاشا بەڕوویەکی خۆشەوە سڵاوی لێکرد، لاوەش کە دانیشت بوو سەرپۆشێکی بە زێڕ نەخشاوی بەسەردادا بوو، تاجی شاهانەی لەسەردا بوو، بەڵام پەژارە بە ڕوخساری و دیار بوو. وەڵامی سڵاوەکەی دایەوتی ببورن، ناتوانم لەبەرتان هەستم. پاشا ژووتی لێت بورام، ئێستا من میوانتم و کارێکم پێتە، ئەمەوێت هەواڵی ئەم گۆم و ماسی ڕەنگا و ڕەنگانە و ئەم کۆشکەم پێ بڵێیت. بۆ تەنیایت؟ بۆ ئەگری؟ لاوەکە کە ئەمەی بیست بەم شێوەی خۆی لاواندەوە. پەژارە و خەمت لە دڵ لابەرە، کارسازی ژیان خوای بانی سەرە. هەرگیز مەپرسە چی کرد چۆن کرا، هەرچی ڕووەدا قەزا و قەدەرە. پاشا سەری زیاتر سوڕما و پێی وت بۆچی ئەگریت ئەی لاوە؟ ئەمی ژووتی چۆن نەگریم کە ئەمە حاڵم بێ. ئەمجا پاشا ورتر سەرنجی لاوەکەیدا، بینی لە ناو قەدی بەرەو خوار بۆ بەبەرد، لە ناو قەدیەوە تاکۆ قەژی سەری مرۆڤە. کە پاشا ئەوەی بینی پەژارە دایگرت، وتی ئەی لاوە تۆ پەژارەی منت زیاتر کرد، من عەوداڵی هەواڵی گۆم و ماسیەکان بووم، ئێستا هەواڵی تۆشی چۆبان، خێراکە قسە بکە. لاوەکە وتی کەوا بوو گوێم لێ بگرە. پاشا ژووتی دڵم داتا. لاوەکە وتی ئەو ماسیانە و من شتێکی عەجایبین، گەر نووسرابە و لەبەر چاوەن بگیرایە ئامۆژگاری بوو بۆ گوێ پێدەران. پاشا ژووتی چۆن؟ ئەمی ژووتی گەورم، باوکم شای ئەم شارە بوو، ناوی مەحموود بوو، خاوەنی دورگە ڕەشەکان بوو کە لە نێوان ئەو چوار شاخەدا بوو، 70 ساڵ حکومڕانی کرد. ئیدی کۆچی دوای کرد و من کورسی دەسەڵاتم وەرگرت. ئامۆزایەکی خۆم مارە کرد کە هێندەی خۆشەویستم بەبێ من نان و ئاوی ناخوارد. 5 ساڵام بوو. ڕۆژێکیان چوو بۆ گەرماو، بە کەنیزە چێژ لێ نەرەکەی وتبوو خواردنم بۆ ئامادە بکەن. 2 کەنیزەک لەسەر و پێم بوەستن. منیش کە بێتاقەت بووم چوومە جێگاوە کە کەمێک بنوم. هێشتا چاوم نەچوو بۆ خەو، گوێم لێ بوو کەنیزەکەی ژوور سەرم بە کەنیزەکەی لای پێمی وت کچێ مەسعودە، ئای ئاغامان چەند ڕەنج بە خەسار و داماوە، داخی بە جەرگم بۆ گەنجەکەی کە لەگەڵ ئەم ژنە سیحربازەدا بەسەریەبا. کەنیزەکەی لای پێم لە وەڵام داوتی بەڵێ، بەڵام دا لە ژنی خیانەتکار، ئەم تەمەنی هەرزەکاریە نابێت وا بەسەر ببا. کەنیزەکەی ژوور سەرم وتی گەورەمان هێڕ و جێلە لێ ناپرسێتەوە. کەنیزەکەی لای پێم وتی بەڵا لێتدا، جا بۆچی گەورەمان ئاگای لە خۆیەتی؟ هیچی بەدەست نەماوە، چونکە هەموو شێک سیحرە خوێنێ بەسەر پیاڵەی مەیەکەیدا و ئەویژەی خواتەوە، سڕکەرێک دەرخواردێدا تاکو بەیانی ئاگای لە خۆی نامێنێ، ئیدی نازانێ بۆ شوێ ڕات و چیەکە، ئەڕات و تاکو دەمە و بەیان کە گەڕایە و دووکەڵێگەکە بەلوتیدا ئەمجا لە خەوەڵەسێ. منیش کە ئەمەم بیست دنیا لە بەرچاوم تاریک بوو. شەو هات و ئامۆزا لە گەرما و گەڕایەوە، سفرە ڕافرا خواردن کرا. ئەمجا نزیکەی سەعاتێک دانیشتن سەمان کرد. دواتر لەو شەرابەی حەزم لێ بوو بانکرا، ڕشتم و وام دەرخست خواردومەتەوە. کاتی چوونە سەر جێگە هات و چاوانم نوقان وەکو ئەوەی نووسبن. ئەوی ژووتی بن و هەڵنەستیتەوە، خۆت و شێوت لای من بێزراون،
تااقەتم لە دەست لەملانت چوو نازانم کەی خوا ڕۆحت ئەکێشێ. ئەمجا جوانترین بەرگی پۆشی و شمشێرەکەی منی لە خۆی بەست و دووکەڵی بۆنێکی سوتاوی لە ژوورەکەدا بڵاو کردەوە. دەرگای کۆشکی کردە و دەرچوو. منیش خێرا هەستام و خۆم گۆڕی و شوێنی کەوتم. بەناو بازاڕی شاردا تێپەڕی و ئەمجا گەشتە بەردەرگای شارەکە. ورتە ورتێکی کرد کە من تێی نەگەیشتم. چێلێنی کڵۆم دراوی دەروازەی شارەکە کرایەوە. ئێدی ئەو ڕۆشت و من بە شوێنیدا تا گەشتە دیوارێکی بڵند و قولەیەک لە ناویدا بوو. دەروازەیەکی هەبوو کە پێیدا چۆ ژوورەوە. منیش سەرکەوتم و بە سەرباندا چوومە خوارەوە. کە سەیرم کرد ئامۆزاکەم چووە لای کۆیلەیەکی ڕەشی دوولێ و ئەستور کە تەڕ بوو لەسەر کۆمەڵێک پوژ ڕەکشا بوو. کڕنوشی بۆ برد و کۆیلەکەش سەری بڵند کردەوەتی بەڵام لێتدا بۆ هێندە دواکەوتی. ئامۆزاکەم وەڵامی دایەوتی ئەی نازانیت گەورم ژنم و ئامۆزای خۆ مێردمە کە من ڕقمە لێی و حەز بە هاوسەرێتی ناکەم. لەبەر خاتری تۆ نەبووایە هەر ئەم شەو شارەکەم ژێر و ژوورە کرد و کارێکمە کرد بایەقوشی تێیدا بخوێنێت چقەڵ و ڕێ و گورگ تێیدا بلورێنێت و خۆڵ و بەردەکەشیم ئەگەیاندە پشتی قولەی قاف. کۆیلەکەوتی درۆکەیت لعنەتی وا مەزانە ئێمە ڕەشپێست ویژدانمان ویژدانی سپیانە گەروا دوابکەویت هاوڕێیەتیت ناکەم. هەی لعنەتی لعنەتی یاریمان پێکەی پیسترین سپی پێستان. کە ئەمەم بینی و گوێم لەو قسانە بوو ئامۆزاکەیشم بە پێوە بەسەری داگری و پێڵێت گەورم گەر تۆ لێم توو ڕەببی لە سای کێدا بژیم تۆ دەرم بکەی پەنایەکی دیکەم نییە. هەر ئەگریا و ئەپاڕایەوە تاکو کۆیلەکە لێ خۆش بوو. ئەمجا ئامۆزاکەم ژیر بۆوە وتی گەورم چیت هەیە کەنیزەکەکەت بیخوا؟ ئەیژوتی ئەو لەگەنە بێنە گۆشتی مشکە تۆپی و برژاویتیایە ئەو گۆزێش ئاو و قەوزەی تێدایە. تێر و پڕی خوارد و دەست و دەمی سڕی کە ئەمەم بینی و بۆشم دەرکەوت خیانەتم لێکە لە داخانە بورامەوە کە بە ئاگە هاتم دەماخیشم کردبوو. دابەزیم و شمشێری قەدی ئامۆزاکەم ڕاکێشا و لە ملی کۆی لە ڕەشەکەمدا پێم وابوو مردبێ تومەس قڕقڕاگەم بڕیوە و هیچی تر. ئەمجا خۆم کێشایە و بەرەو کۆشک بوومەوە لەسەر جێگەکەم لێ ڕاکشام و لێی بێدەنگ بووم تاکو سبێنێ. بەیانی ئامۆزای ژنم بە ئاگای هێنام. ئەڕوانم قژی خۆی بڕیوە بەرگی ڕەشی پۆشی بوو. دواتر پێیوتم ئامۆزا لێم مەگرە هەواڵیان بۆ هێناوم دایکم مردووە و باوکیشم کوژراوە یەکێک لە براکانیشم مار پێوەی داوە ئەوی تریان بووە بە ژێرخانووی ڕووخاوە مافی خۆمە تا زێبەر بم. کە ئەمەم بیست بێدەنگ بووم. دواتر وتم چیەکەیت؟ ئازادی مافی خۆتە. ساڵێکی بەم حاڵە بردەسەر. دواتر داوای لێکردم ئەمەوێت قولەیەکم لە کۆشکدا بۆ دروستکەی تێیداچمە خەڵوەتی خەمەوە ناوی ئەنێم ماڵی خەم. منی ژوتم بەسەر چاوە. ئەمجا خانوویەکم بۆ کرد و قولەیەکم تێدا دروست کرد. گۆڕیچەیەکم تێیدا دروست کرد و کەنیزەک و خزمەتکارم تێیدا دانا. کۆی لە ڕەشەکەش لەو ڕۆژەوەی ئەو شمشێرم لێدا بوو ئیدی قسەی بۆ ناکرا تەنیا ئەی خوارد و ئەی خواردەوە. ژنەکەیشم ڕۆژی 2 جار بە قولەکەدا هەڵەزنا و خواردن و خواردنەوەی ئەدا پێی. منیش دانم بە خۆداگرت و هەڵس و کەوتم پشتگوێ خستە بوو. ڕۆژێ لە ڕۆژان خۆم بە ژوورەکەیدا کرد کە گریا و لەبەر خۆی و ئەیوت بۆ ئەی ڕۆحی ڕەوان ون بووی لە چاوان هاوڕێ بۆ نام دوێنی. ئەمجا ئەم شیعرەی وت ئێسک و پروسکم لەگەڵ خۆ ببن دواتر بمنێژن لە هەر کوێلادن خڕەی ئێسکانم وەڵامە بۆتان لەسەر گۆڕەکەم گەربانگم بکەن بوژانەوەی من نزیکیتانە دووریتان مەرگ و گریان و شیوەن. کە لە گریانەوە قسانە بۆ پێم وت ئامۆزا هێندە مەگری خۆ گریان دادی کەسی نەداوە. ئەویش وەڵامی دایەوە ڕێگرم مەبە دەنا خۆمە کوژم. بێدەنگیم لێ کرد و لێی دوورکەوتمەوە. بۆ ساڵی دووەمیش هەر تەعزیەبار بوو. ڕۆژێکیان کە زۆر تووڕە بووم خۆم کرد بە قولەکەدا سەیرەکەم
ڕووی لە گۆڕیچەکە کردوڵێت گەورم بۆچی گوێم لە دەنگت نییە یەک کوشەیش ناڵێت و وەڵامم نادەیتەوە. ئەمەی وت جوانی و شۆخێنیت پێنەهێشت ئەی گۆڕ تەڕ و پاراویت پێنەهێشت بە زۆر بۆ تۆ ئاسمان و زەویت پێکەوە لە خۆت گرتووە ئاوا مانگ و خۆر بۆ خۆم تووڕەم کە ئەمەشم بیست هێندەیت دیتووڕە بووم پرسییم ئەم خەمە تاکەی درێژە کێشێ ئەم هۆنراوەیەم وت ئەی گۆڕ برینی ساڕێژ بۆەوە یا ڕووناکی تۆ کەس بوو چووەوە خۆ تۆ نە ئاو و نەمەنجەڵیشی پشکۆ و گڕ و تەڕ چۆن لێش بووە هەر کە ئەمەی بیست ڕاست بۆ وتی بەڵام دارێت کەوا بووە مەکاری تۆ بووە تۆ بریندارت کردووە ئەوە 3 ساڵە نامرێت و نەچاکە بێتەوە. منیش پێم وت بەڵێ ئەوە کاری منە شمشێرم لێ هەڵکێشا کە سەری بپەڕێنم کە ئەمەی بیست و بینی ئەمەوێت بیکوژمەتی لاچۆ ئەوەی چوو ناگەڕێتەوە ئەمە خوا لە چارەی نووسی بوو ئاگری سینەم دانامرکێتەوە. ئەمجا هەندێ ورتەورتی کرد کە من تێی نەگەشتم وتی بڕۆ بەم سیحرە بانیوەت مرۆڤ بێت و نیوەت بەردی ڕەحبێ. ئیدی ئاوام لێ هات کە ئەم بینی ناتوانم هەستم ناتوانم دابنیشم نەزیندوم و نەمردوم. ئیدی شارەکەشی بە سیحر ئاوا لێ کرد کە ئەوسا پڕ بوو لە نەسارا و موسڵمان و جوولەکە و ئاگر پەرست هەمووی کردن بە ماسی سپیەکانیان موسڵمانەکانن سوورەکان مەجووسیە ئاگر پەرستەکانن شینەکان نەساران زەردەکانیان جوولەکەکانن. 4 دوورگەشی گۆڕیوە بە 4 شاخ ئەمجا ڕۆژی 100 تووڵم لێدا شان و پشتم شەقارەکە خوێن بە گیانمدا دێتە خوار و دواتر کەوڵێک لە بەرمەکات و ئەمج لە جوانانێش بەسەریدا ئەمجا ئاوا خۆی لاوانەوە. سەبۆریم بدە کە حکمت وایە خۆ من هەر ڕازیم بە هەر قەزایە. زۆرداریان کرد پۆزیشیان لێدا بەڵکو تەعۆزیمان وا لەو دنیایە نەهامەتی هات ڕۆژی تار کردم پەنام بەخوا و بە مستەفایە. ئەمجا پاشاوتی باری پەژارەمت گران تر کرد بەڵام ئەیلاو ئەو گۆڕی چەوقلە و ئامۆزایەت لە کوێن؟ لاوەکەوتی لە قولەیەکدا لە گۆڕچکەکەیدا ڕاکشاوە سەر لە بەیانی هەموو ڕۆژێک ئامۆزاکەم دێت و جلوبەرگم داکەنێت و بە قامچێکەوێتە لێدانم. ئیدی منیش توانای بەرگریکردنم لە خۆم نییە کە لە پەلوپۆ کەوتم ئەمجا خواردنەوە ئەبات و ئەڕوات بۆ لای کۆی لە ڕەشەکە. پاشای ژووتی پەیمان بێ ئەیلاو سبێنەیە کارێکی پێ بکەم تا ماویت بیجێڕیتەوە و مێژووش بینوسێ. شەو تا درەنگ قسەیان پێکەوە کردووەم جانوستن کە ڕۆژ بۆ پاشا جلەکانی گۆڕی و شمشێری لە خۆی بەست و بەرەو قولە بووەوە. ناو ژوورەکان گەڕا تاکو و کۆی لە ڕەشەکەی دۆزیەوە بە شمشێرەکەی کوشتی و لاشەی برد و فرەیدایە ناو بیری حەوشەکەوە. ئەمجا دوای ئەوەی بەرگی کۆیلەکەی پۆشی و لێ ڕاکشا و شمشێرەکەشی بەڕووتی بە تەنیش خۆیدا ڕاکێشا. دوای سەعاتێک ساحرە لەعنەتێکە هات جلوبەرگی لە بەرداکەند و کەوتە لێدانی کوڕەمامی. لاوەکەش هاواری لێ هەستاوتی هێندەم بەز نییە دەبەزەیت پێمدا بێتەوە. ژنەکەشی وتی ئەی نابوو تۆش بەزەیت بە مندا بەهاتایەتەوە و دۆستەکەمت ئاوا لێ نەکردایە. هێندەی لێدا تا خوێن لە نێو چاوانیەوە هاتە خوارێ. ئەمجا کەوڵەکەی لەبەر کرد و بەرگە جوانەکانشی بەسەریدا لەبەر کرد. خواردنەوەی بۆ کۆی لە ڕەشەکە برد و ڕۆیشت کە گەیشتاوێ کەوتە لاوانەوە لە خۆدانوتی گەورم قسەم بۆ بکە بمدوێنە. ئەم هۆنراوەی وت سەرچاوەی ئەشکم وا چۆڕایەوە کەچی بێمەیلیت هەر نەبڕایەوە دوورە پەرێزیت کە بە ئەن قەستە بۆیە برینم نوێکرایەوە. پاشایش کە لە شوێنی کۆی لە ڕەشەکە ڕاکشا بوو بە دەنگێکی لەرزۆک و بە شێوە زمانی ڕەشپێستانوتی ئاخ لا حول ولا قوة إلا بالله علي العظيم. کەژنە گوێ لە دەنگی بۆ قیژەیەکی لە خۆشیدا کرد و بورایەوە کە بە ئاگە هاتەوتی گەورم ئەوە قسەت لەگەڵ کردم. پاشایش بە دەنگێکی لاوازوتی مەلعون هێندە بە سووکم دانیت قسەی چیت لەگەڵ بکەم؟ ژنەکەوتی لەبەرچی؟ ئەی ژوتی مێردەکەت
هێندە ئەناڵێنێت و نزامان لێکە ئیدی شەو تا ڕۆژ ئەبێتەوە دێتە خەوم ناهێڵێت بحەوێمەوە ئەگەر نادەمێک بوو چاک ببوومەوە هەر بۆیش جاران وەڵام نادایتەوە ئەم جاژنەکەوتی ڕێم بدە بچم و چاکی بکەمەوە پاشاش کە لە گۆڕیچەکەدا ڕاکشابووتی زووکە ڕزگاری بکە با ئێمەش بحەوێنەوە ژنە هەستا و بەرەو کۆشک بووە کە گەیشتە لای ئامۆزای مێردی قاپێک ئاوی هێنا و بەسەریدا خوێن ئاوەکە کەوتە بڵقە بڵقوپڵە ئەمجا ئاوەکەی پرشان بەسەری مێردەکەیدا وتی لەبەر خاتری ئەوەی خوێندم گەر بە سیحر و مەکری من واد لێ هاتووە ئەوە بگەڕێتەوە شێوەی ڕەسەنی خۆت ئامۆزا خۆی ڕاوەشاند و هەستایە سەر پێ و زۆر دڵخۆش بوو بە ڕزگاربوونی ئەمجا پەلاماری ژنەکەیدا ئەویش نەڕاندی ئامۆزاکەی پێیوت ون بە لەبەر چاوم جارێکی دی نەتبینمەوە دەنات کوژم ئەمجا ژنە سیحربازەکە گەڕایە و ناوقلەکە و چوە لای گۆڕیچەکەوتی گەورم ئیدی تۆیش لە گۆڕیچەکە وەرە دەرەوە تاکو بە چاکبوونەوە تشاد ببم ئەمجا بە هەمان شێوە پاشا وەڵامی دایوتی بەڵام لێتدا مەلعون ئاخر ماسیەکانی چوار دورگا هەرکەنی وە شەویان لێ دێت سەر بڵند دەکەن و لەخوا ئەپارێن و نزای خراپمان لێکەن پێم وایە هەر ئەوەیشە ناهێڵێت زوو بە زوو چاک ببمەوە خێراکە بڕۆ ئەوانیش ڕزگار بکە جاکە گەڕایتەوە دەست ئەدەمە دەست و هەڵەسمەوە و ئەم کارت شیفام بۆ دێنێ ژنا کە هەر وای ئەزانی ئەوەی ناو گۆڕیچەکە کۆی لە ڕەشە خۆشەویستەکەیەتی وتی بە ناوی خوا و هەستایە سەر پێوتی هەر ئێستا چوو سیحرەکەی لەسەر لابردن و هاوڵاتیان کەوتنەوە کار و شاخەکان بوونەوە بە دوورگەکان و بە پاشای وت دەستەکانت بێنە هەستا پاشا بە دەنگێکی نزموتی لێم نزیک ببەوە کە ژنە سیحربازەکە خۆی نزیک کردەوە شمشێرەکەی چەقاندە سنگی و لە پشتیەوە دەرچوو ئەمجا هەستا و ژنەکەی کرد بە دوو بەشەوە فرێدایە سەرزەوی کە هاتەنێ و حوشە لاوەکەی مێردی بینی کە بەرەو ڕووی هات و باوەشی پیا کرد و دەستی ماچ کرد و زۆر سوپاسی کرد ئەمجا پاشا لە لاوەکەی پرسی لە شارەکەی خۆ دەمێنیتەوە یان شوێنم ئەکەویت و دەی بۆ وڵاتی من لاوەکەوتی ئەی پاشا زانیت نێوان ئێرە وڵاتی تۆ چەندە پاشاوتی 2 ڕۆژ و نیومان پێچێ لاوەکەوتی ئەو ڕێگایە هی کاتی شارە سیحر لێکراوەکە بوو خۆشت بەبەر خۆت بێنەوە ئێستا و ڕێگایە بە ساڵێک ئەبریت منیش بۆ ساتێک لێت دوور ناکەومەوە پاشایش زۆر دڵخۆش بوو وتی سوپاس بۆ خوا کە بە تۆی گیاندم چونکە من کوڕم نییە ئەمجا باوەشیان کرد بە یەکدا و بەرەو کۆشک بوونەوە لاوەکە فەرمانیدا کاروانی سەفەر ڕێککەن خواردن و پێداویستی دەڕۆژ ڕێبار بکەن بەڕێکەوتن و خەیاڵیش لای شارە جوانەکەی بوو 50 بەندە و دیارێکی زۆریان پێبوو ئیدی ساڵێکی ڕەبق بەڕێوە بوون خوا پاراستنی تاکو و گەشتنەوە وڵاتی سوڵتان و نوێنەریان ناردە شار هەواڵی گەشتنیان بگێنێ وەزیر و لەشکر دوای ئەوەی دەستیان لە پاشاشت بوو بە خۆشحاڵیەوە چوونە پێشوازیان ئیدی پاشا چووە سەر تەختی پاشاتی و وەزیران و سەرانی دەربار بەخێریان هێنایەوە و ئەویش بەسەرهاتی ئەم لاوەشی بۆ جێڕانەوە دواتر فەرمانیدا ماسیگرەکەی بۆ بێنن کە هێنان هەواڵی پرسی و فەرمانیدا پاداشتی باشی بدەنەوە ڕاوچیە ماسیگرەکەی پێیوتن کە کوڕێک و 2 کچی هەن فەرمانیدا ئەوانیش بێنن ئەمجا کچێکیانی لە لاوەکە مارە کرد و ئەوی دی بۆ خۆی ئەمجا سوڵتانی ناردە وڵاتی لاوەکە کە دوورگەی ڕەشپێستان بوو ماسیگرەش بۆ یەکێک لە هەرە دەوڵەمەندەکانی شار بەڵام ئەم بەسەرهاتە عەجایبتر نییە لە چیرۆکی حەماڵەکە شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو بۆیە بێدەنگ